هاوڵاتیەکی ڵبژێ لە ناو بازاڕی شارەکە داوا لە هاوڵاتیان دەکات بەشداری پرۆسەی ڵبژاردن بکەن. ئەو پێی وایە لە ڕێگەی ڵبژاردنەوە گۆڕانکاری دەکرێت و وڵات پێش دەکەوێت. لە ڕێگەی دەنگدانەوە وڵات پێش ئەکەوێت، خۆت پێش ئەکەوی. هەموو ئەو کەرتانە کە پەیوەندی بە تاکتاکی کۆمەلگاوە هەیە کاکە هەڵبژاردن پەیوەندی بە تەماتەفرۆشی ناو بازارەوەیە، پەیوەندی بە نانەواوەیە، پەیوەندی بە سوتەمەنیەوەیە، پەیوەندی بە پەروەردەوە هەیە. ئامانجم لەوەی خەڵک وشارکەمەوە بڕا بۆ دەنگدان، یعنی بە کەلیمەیەک چەند کەس مەسەڵەن لە ماڵەوە دانیشە ئەڵێ باوەڕم پێ نییە، ئەبێ باوەڕ و پێ بێ. من دەنگم ماوە، ئەو دەنگیاوە، تۆ دەنگ و داوە، بەڵام بە سەقەتی دەنگە دەین. دەنگەکانمان بکەن بە یەک ڕێژەیەکی زۆر بەشداری بکە، دڵنیا بە گۆڕانکاری گەورە ڕۆیە. لای خۆیانەوە چین و توێژە جیاوازەکانی هەڵبجەش پێیان وایە نابێت داوڵاتی دەستبەرداری ڕێگای مەدەنی بۆ گۆڕانکاری دروستکردن بێت. هەروەها دەژڵێن هەڵبژاردن و دەنگدان شاڕێگەی دادگای هاوڵاتیانە بۆ ئەو کەسانەی کە دەسەڵاتدار بوون و لەجێی خزمەتکردن خەڵکیان لە پێناو خۆیان و نەوو بنەماڵە و حیزبەکانیان چەوساندووەتەوە. وڵی خەڵ بەشداری بکات دەرات کەس ئەمڕۆ هەرکەس بەزەم خۆیەتی بیکە نەیکە ئێستا کەس زۆر دەکەس ناکە پایانە بەس بیکەی باشترە. بەڵام من ێژم ئەگەر بتوانێت بڕوا باش نەوێت باش حتاوەکو دەنگمان بوێ ئیشمان باشوێ لە بەغا ئەگەر دەنگیشمان نێوایتر ئەکەینە دواوە بەخۆ کەسێ پێ ئەو بیربۆچینی خۆی کە چی بەسەر هاتووە لەم 30 ساڵی ڕابردوێ حکومڕانیە لێنێک بکە بۆ خۆی تێڕوانینێکی هەبێ کە ئایا بەشداری هەڵبژاردن کە یاخودنا و بە بڕای من لەبەر ئەوەی وەک بەڕێستان فەرمووتان چارەنووسسازە پێم باشە هەموو کەس بەشداری بکات. زۆرینەی هاوڵاتیان و چاودێران دەی ئەم ساڵ بە ڕۆژی سزادانی کەسانی گەندەڵکار و ستەمکار ناو دەبن، ئەوانەی کە بە درێژایی 30 ساڵی دەسەڵاتدارێتیان تەنها لە خەمی خۆدەوڵەمەندکردندا بوون. وەک پۆڵ بریمەر حاکمی مەدەنی عێراق لە بیرەوەرەکانیدا بە بازرگان وەسفیان دەکات و دەڵێت سەرانی هەرێمی کوردستان لە جێی کەرکووک داوای پارەیان لێ دەکردم. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.